بڕیاری زیادکردنی باج و ڕسومات لەسەر هاوڵاتیان ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کۆ کردەوە. بڕیارە حکوومەت پارەی باج و ڕسومات لەسەر هەموو فەرمانگەکانی زیاد بکات. بڕیارەکە لە هەولێر و دهۆک خراوەتە بواری جێبەجێکردنەوە، بەڵام بەهۆی بوونی کەموکورتی یاسایی و نەعەدالەتی لە بڕیارەکەدا ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کارکردن بە بڕیارەکەیان هەڵپەسارد. باشتر وەڕەچاوی هەلومەرج و بار و گوزەران و ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەگشتی بکرێ بەرامبەر بە ئەو ڕسوماتەی دانراوە و ئەگەر بکرێت هەڵپسێرێت بۆ ئەوەی لە کاتێکا جێبەجێ بکرێت کە بار و ژێوی یا داهاتی هاوڵاتیان لە ئێستا باشتر بێ. ئەمە خاڵی یەک. خاڵی دووەم بڕیارەکەمان ئاراسی پارێزگای سلێمانی یەکەین بۆ ڕاگررتنی جێبەجێکردنی ئەو بڕیارەی ئەنجومەنی وەزیران لە سنووری حکوومەتی خۆجێیەتی پارێزگای سلێمانیدا تا ئەو کاتەی ئێمە هەم وەڵامەکانی پەرلەمانی کوردستان و هەم وەڵامی ئەنجومەنی وەزیران وەرەگرین. حکوومەتی هەرێم بۆ بەدەستهێنانی داهاتێکی زیاتر بڕیاری داوە باج و ڕسومات لەسەر هاوڵاتیان زیاد بکات، بە تایبەتی ئەو هاوڵاتیانەی کە خاوەن دوکان و بازار و پیشەوەرن. ئەوە لە کاتێکدایە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێن پێویستە حکوومەت باج لەسەر کۆمپانیا زەبەلاح و بەرەمێنەرەکانی نەوت وەربگرێت، نەک ئەو هاوڵاتیانەی کە موچەکانیان بۆ پاشەکەوت کراوە. ئەو مڵکانەی کە ئێستا فۆڕمیان هەیە و هەروەها ئیفراز کراون، حکوومەت تەملیکیان کە یاخود تاپۆیان کا لەسەر خەڵک داهاتێکی باشی دەست دەکەوێت. هەروەها دەربارەی باخ و فێلاکان داوای ئەوەمان کردووە کەوا کرێیەکی ساڵانە لەسەر وەربگری. ئەمە داهاتێکی یەکجار زۆر باش دەبێت بۆ حکوومەت و کۆمەڵە خاڵی ترکێ ئێمە لەوێدا باسمان کردووە. پیشەوەران و خاوەنکارەکانی ناوچەی پیشەسازی دووی سلێمانی بڕیارەکەی ئەنجومەنی وەزیران ڕەت دەکەنەوە و دەڵێن ئەگەر ئەو بڕیارە جێبەجێ بکرێت ناونیشانی دوکان و کۆگا و شوێنکارەکانیان لێ دەکەنەوە و ئامادەنین پارەی ئەو باج و ڕسوماتە بدەن. ئێمە وەکو پیشەوەرانی ناوچەی پیشەسازی حکوومەتی هەرێم بڕیارێکی دەرکردەوە بۆ باج و ڕسومات لەسەر قوتعی سەر دوکانەکان. ئەگەر بێت و حکوومەت ئەو بڕیارە بکاتە بواری جێبەجێکردنەوە ئێمە قوتعەکانمان هەموو دوکانەکان قوتعەکان لێکەینەوە. ئێمە ئەوەتە ئێمە بەحساب پیشەوەرین، ئەوە دەستی منە کاکە کە بەحساب ئێمە پیشەوەرین، دەستی ئێمە لە دەستی دکتۆرە پاکترە. ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێم با بڕیاری ژمارە 126 باج و ڕسوماتی خستۆتە سەر هاوڵاتیان. باج و ڕسوماتەکان لە تازەکردنەوەی مۆڵەتەوە بگرە تا قەتعی سەر دوکان و ڕشتنی خۆڵ و خاشاکی ماڵانیش دەگرێتەوە. لەگەڵ ئەمە پیشانە باسی ئەو بڕیاری حکوومەتمان کرد کە بڕیاری داوە باج و ڕسومات لەسەر ناونیشانی دوکانەکانیان وەربگرێت. پیشەوەران ئەم بڕیاری حکوومەت ڕەت دەکەنەوە و باسیش لەوە دەکەن کە بڕیارەکەی حکوومەت نەعەدالەتی تێدایە بەوەی جیاوازی نەکردووە لە نێوان دوکانێک کە لەم بازاڕدایە و دوکانێکی دیکەش کە لە قەزان و حیەکاندایە. ئەم بڕیارەی حکوومەت ناڕزایی توندی پیشەوەران و ئەندامانی ئەنجومەنی پارێزگای لێکەوتەوە. هەر بۆ بۆنەوە ئەمڕۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەو بڕیاری حکوومەتی ڕەت کردەوە. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.